ئاوارە خەڵکی عێراقن هاوڵاتی عێراقین کە ئاوارە بوون هاتوونە هەرێمی کوردستان نزیکەی ملیۆنێک و نیو بەسەرامان هەبوو لە ساڵانی ڕابردوو ئێستا ئەو ڕێژە نزیکەی ئەتوانە بڵێ 600,000 هەیە لە هەرێمی کوردستان کە ئەوەرەی ناوخۆی لە ناو کەمپەکان لە دەروی کەمپەکانمان هەیە بەبەستم بوون منە خوشک و برای زیدیەکانمان هەیە کە زیاتر لە 100,000 لەمانە تا ئێستش لە کەمپەکان لە دەرەوەی کەمپەکان بکەنە 150,000 200,000 بەسەر بەش بن ئەمێنێتەوە پەنابەری جووری پەنابەرمان لە هەرێمی کوردستانە ئەوەنە پێش حتا ساڵی 91 بوونە پەنابەری ڕۆژاوامان هەیە ڕۆژهەڵاتمان هەیە پەنابەری فەڵەستینیمان هەیە خەڵکی ترمان لێرە هەیە بۆیە بە شێوازێکی گشتی ئمە دەتوانین بڵێن زیاتر ممکن ئەو ڕێژانە JCC کە وەزارەتی ناوخە زیاتر بە تەفسیل هایتی لای خۆیان هەیە ئەوەی بەدەستمان دەگەلەیان ئەوانەوە زیاتر لە 250,000 بەسەرەوە پەنابەرمان هەتەوە لە 406,000 پەنابەری ڕۆژاوا سووریا کە لە هەرێم بوونە نزیکی ئەتوانم بڵێم لەو ڕێژە 200,000 زیاتر گەڕانەتەوە 94,000 کرێکاری بیانیمان لە هەرێمی کوردستان هەیە ئێستا ئەمانە بە شێوازێکی فەرمی بە ڕێگای فەرمی و بۆ هەڵی کار و بۆ کار هاتوون هەرێمی کوردستان و ئەمە پرۆسایەکی ئێمە بە پێی کارتی تایبەت و پێداویستیان کردە بە شێوازێکی گشتی پاڵپشت